بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش هیوادارین سەرەتای هەفتەیەکی پڕ خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین کۆمەڵێک وەرگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە هاوکاری هاوکارانمان لە پەیام نوێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دەستخۆشە. سڵاوتان لەبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لەو بابەتانی کە بۆ ئێوەی عزیزمان ئامادە کردووە لە تەوەریەکەمماندا باز لە ژیان و گوزەرانی کوردانی تاراوگە دەکەین، زانین لەوێ چۆن ژیان دەگوزارێنن، واروەها باز لەو دەکەین کە ئایا زۆرێک لە گەنجانی ئێرە خەون بەوە دەبین بگەنە ئەوروپا و وڵاتی بەریتانیا بزانین بەڕاستی ئەو خەون و خەیاڵەیان لەوێ کە بیری لێ دەکەنەوە بۆ شێوازێ بزانین بەگشتی لەوێ ژیان چۆن بەڕێ دەکەن کوردانی ئەوێ. وەروەها لە بابەتێکی دیکەشماندا باز لە کاری میدیایی بە هەمان شێوە لە وڵاتانی ئەوروپا دەکەین، بزانین لەوێ کاری میدیایی چۆن بەڕێوە دەچێت و تازەترین نوێکاری و تەکنۆلۆژیەکان چین سەبارەت بە کاری میدیایی بۆی کە لە میدیایە کاری پێ بکەن. هەر لەو بارەیەشەوە دەرهێنەرێک میوانی بەرنامەکەمان دەبێت. وڵای ئایزان دەستپێکیش دەچینە لای زانیاریەکانی کەش و هەوا لە شار و شارەشەکانی ئەرێبی کوردستان. وڵایزان وشکە ساڵی ئەمساڵ کاریگەریەکی زۆری کردۆتە سەر ژینگە و ئەو ناوچانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن. ناوچەی سەی سادق پێشێکێکە لەو ناوچانەی کە وشکە ساڵی کاریگەریەکی زۆری لەسەر هەبوو، بە تایبەت ئەو گۆماوەی لە سەرای سوپاناغا هەبوو کە ساڵانی ڕابردوو گەنجانێکی زۆر مەلایان تێدا دەکرد، بەڵام ئەمساڵ بە تەواوەتی وشک بووە. لەو بارەیەوە ڕاپۆرتێکمان هەیە کە سوێب ئامادەی کردو پێکەوە بینەری دەبین. تابێت کاریگەریەکانی وشکە ساڵی زیاتر دەردەکەون لە سەید سادق زۆرێک لە بیر و کانیاوەکان وشکیان کردووە و سەید سادقیش وەکو هەموو ناوچەکانی دیکەی کوردستان بێبارانی وشکە ساڵی کاریگەریەکی نەرێنیە بووە، بە ڕێژەیەکی بەرچاو ئاوی ژێر زەوی کەمی کردووە. ئەم ساڵ بەهۆی ئەو وشکە ساڵی کە هات بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و عێراق بەگشتی بەعام گرتیەوە، کوردستانی خۆشمان بێبەش نەبوو لە وشکە ساڵی و بێبارانیە کە خۆمانی گرتەوە. ئەم ساڵ زۆربەی لە ساسەی سەرچاوە سروشتەکان وەکو چەم و کارێز و ئەوانەی کە هەبوو هەمی وشکی کردووە. ئاوی ژێرزەویشمان زۆر کەمی و بەڕادەیەکی زۆر کە وێنەی نەبووە لە چەند ساڵی ڕابردوویشە کە ئەم وشکە ساڵیە بۆ چونکە بە سەدان بیرمان هەبوو وشی کردو. ئەو سەرچاوە کۆنانیش کە هەبوون هەمیان وشیان کردو. ئەو بیرانش کە چەند ساڵە هەن لە شارە زورا بۆ نمونە بەم باسی شارە زور و سەی سایە بکەین بۆ نمونە لە شوێنەکان هەڵەبجە بە چواردەورمانە هەمیان وشیان کردو سەرچاوەکان. بەشێکی زۆری هاوڵاتیان بەمەبەستی مەلەکردن لە ساڵانی ڕابردوو ڕوویان لە سەرچاوی ئاوی حەسار دەکرد لە سەید سادق، بەڵام ئەم ساڵ بەهۆی بێبارانیەوە سەرچاوەکە بە تەواوی وشکی کرد و هەروەها
ماترسی وشکبوونی یەکجارەیی سەرچاوی ئاوی سەراوی سوبحان ئاغاش هەیە کە تا ئێستا سەی سادق ئەو ناوچە گەشتیاری و گرنگەی هەیە. بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ بەپێ هەموو پێوەرەکان وشکە ساڵیە کاریگەری هەبووە لەسەر بەروبوومە کشتتوگاڵیەکان لەسەر سەرچاوەکانی ئاو لە ئاوی ماڵان ئەوەی کە لەسەر خەڵک پێویستە کە لە ناو خۆیانە بیکەنەوەی کە هاوکاری یەکترکەن یارمەتی یەکتر بن لە ناو خۆیانە بەپێ مەجال و توانە ئەوەشی کە لەسەر حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم پێویستە پەیوەندیەکانە لەگەڵ هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران کە زیاتر ئاو نەگرنەوە لێمان بەپێ ئەو جاجار ئەو هەواڵانیش کە هەیە ئینشاءڵڵا موشکە ساڵیش تێپەڕێت. کەماوی و کەم بارانبارین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەریکی زۆریان هەبووە. حکوومەتیش بێ ئەوەی هیچ پلانێک لە هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەبێت. بێبارانی وشکە ساڵی و کەماوی دیاردەیەکە ساڵ بە ساڵ زیاتر تەنکەڵ دەچنێت. حکوومەتیش تا ئێستا هیچ هەنگاوێکی بۆم پرسە مەترسیدارە نەهاوێشتووە. سوەی محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سەید سادق. بەڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسە و باس لەسەر بابەتێکی جیاواز دەکەین ئەویش کاری میدیایی یاخود ڕاگەیاندنکاری لە وڵاتانی ئەوروپا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز کامران کەریم دەرهێنەرمان کردووە باس لە کاروباری ڕاگەیاندن و هەروەها ئەزمونەکانی خۆی لە وڵاتانی ئەوروپا و هەروەها ئەزمموی کارکردنی لە بواری دەرهێنان و وەروێنەگرتن و ڤیدۆ و بە شێوەیەکی گشتی کاری میدیایی. تا کامران زۆر بەخێر بێت بۆ پەیام و بەخێریش بێتەوە بۆ کوردستان. وەکو دەرهێنەرێکی کورد ماوەی چەندێکە لە ئەوروپا کاری ڕاگەیاندن دەکەی جارێ هەر چۆن بوو چوویتە ناو ئەم بوارەوە و لەوێ و ئەو گیانە ئاڵۆزە ئەوەیە کۆمەڵێک بابەتی تر هەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بە کەناڵی پەیام بۆم دەرفەتە. ڕاستیە کاری میدیایی من دەگەڕێتەوە بۆ ساڵی 2008 لەو کاتەوە من دەستم کردەوە بە کاری فلیم و کاری ڕاگەیاندن کاری تەلەڤیزیۆنی لەو ساڵەوە تا ئێستا من کاری ڕاگەیاندنم. زۆر باشە. لە ئێستادا لەوێ نوێکاری چی هەیە سەبارەت بە میدیا و ڕاگەیاندن و دواتر باز لە جیاوازەکانیش دەکەین لەگەڵ هەرێمی کوردستاندا؟ بەڵێ لە ئێستادا بەڕاستی لە بەتایبەتیان بۆ ئێمەی ڕەوەندی کوردی و کوردستانی لە دەروی وڵات بەڕاستی کاری ڕاگەیاندن ئاسان نییە و بەتایبەتی کاری فلیم لە جیاوازەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە بەعام لە هەموو وڵاتێکە بەڕاستی کاری فلیم و میدیایی بەڕاستی کارێکی زۆر قورسە کارێکی ئاسان نییە بەتایبەتی لە وڵاتی بەریتانیا و ئەوروپا بە حکمی ئەوەی کە لە وڵاتی خۆمانە وڵاتێکی هەم زمانی خۆتە هەم وڵاتی خۆتە ئاسانترە بۆ یەکرێ. بۆ نمونە ئەگە بچیتە مەسەر جەنابتان کارێکی دۆکیمەنتاری کەین کارێکی ڕاگەیاندن کەین زۆر ئاسانە بۆیە هاونیشتمانی خۆتە و هاوزمانی خۆتە بەس بە بۆنەی بەنسبەت ئێمە لە دەروی وڵات بەڕاستی کارەکان زۆر قورسرە ئەستەمە بۆی وڵاتی بەریتانیا بەتایبەتی وڵاتێکی گەورەیە مەزنە لە هەمان کاتیژە ئەستەنگ زۆر دێتێ ڕێگەت بەتایبەتی لە بابەتی مۆڵەت وەرگرتنە کە توتۆی مۆڵەتی وەرگری بۆ فلیمێک یا بۆ کارێکی ڕاگەیاندن ڕاستی ئاسانی لەلای ئێمە. ئەی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و کەرەست و ئامێرانەی لە بواری ڕاگەیاندن و بەرەمێنانی فلم و پرۆگرامی کۆمنتاری و وێنەگرتن و ڤیدۆگرتنە ئەمانە لەوێ هەن تا چەندێک کاراسانی و با بڵێن ڕێگە خۆشکەرێکی باشە بۆ میدیاکاران بەگشتی و دەرهێنەر و کاری میدیایی لە ئەوروپا. بەتایبەتی بەڕاستی جوانە پرسایەکی جوانە زوو کە ئێمە دەستمان کرد بە کاری میدیایی بەڕاستی زۆر ئەستەم بوو زۆر کارێکی ناڕەحەت بوو بە حکمی ئەوەی کە ئێمە لە خودی خۆم 21 ساڵە ژیان بەسەر دەبم لە وڵاتی بەریتانیا کە دەستمان کرد بەکار لە ڕووی تەکنۆلۆژیاوە ژیان و تەکنۆلۆژیانی پێشکەوتوو نەبووە وردە وردە ئاشنا بووین بە کاری میدیایی و تەکنۆلۆژیای نوێ بەبیرمە کە بەرهەمێکمانە کرد بۆ ئەم کەناڵە کوردیەکان بەڕاستی زۆر ئەستەم بوو تا ئەگەشت و دەستی بەڕێستان بۆ بابەتی پەخش وانە ئەلحەمدولیلا ئێستا کاری ئاسانکاری باش کراوە
لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەتوانیها ئەمڕۆ بەرهەمەکە تۆمار بکەین بۆ ئێوارە یا بۆ کاتیا بۆ بەیانی بگادەستی بەڕێستان وەختی خۆی زوو کە ئێمە کە کارمانە کرد لە 2008 وانە لای بەڕێستان معلوم بێ کاسێت بوو بە کاسێتی گەورە بوو هەتا گەشتۆ لای بەڕێستان و ئەمان چینە مەتارەکان لە مەتارەکان تەکلیفمان لە بەڕێستانەکە لە کەسێک ڕۆشتەوە بۆ کوردستان کاتا بتوانێت ئەم بەرهەمە بە شێوەیەکی مەنیوەڵی بگاتەوە لای بەڕێستان ئێستا لە هەمان ڕۆژە ئەتوانی بەرهەمەکە بکەین لە ڕێی تەکنۆلۆژیاوە ئەنواع وەسیلەیە گەیاندن هەیە بکەین دەستی بەڕێستان و لە ڕووی ئامێری ژۆ بەڕاستی ینی چەندین ئامێری پێشکەوتوو هەیە ئێستا ئامێر پێشکەوتوەکان ئەتوانین وێنەگرتنی باشی پێ بکەین ئەتوانین بابەتی باشی پێ جێبەجێ بکەین ئەلحەمدوللا سوودمەند بووینتیایە و زۆر باش لەسەر شاشەکە کۆمەڵێک دیمە نەبینین یعنی زیاتر پێشەوەی بچینە زۆر وردەکاریوە وەکو دەرهێنەرێک زیاتر تۆ کار دەکەی بەڵام دەرهێنەرەکان تر ئەرکیان خۆشتە زۆر جار هەم وێنەش دەگرن و هەمیش زۆر جار مۆنتێری پرۆژەکەیان دەبن ئەگەر باس لە کاری دەرهێنانی خۆت لە پرۆژەکانت بکەی ئەو ڕەنگە کۆمەڵێک ئاسانکاریە بێ کۆمەڵێک ئاستەنگە بێ کۆمەڵێک فکرە هەبێ کۆمەڵێک جیاوازی کللتوری هەبێ ئەمانە تاچنێ وەکو کوردێکی دەرهێنەری موسڵمان لە وڵاتێکی ئەوەنگە جیاواز تۆزێک لە کللتوری ئەمە کۆمەڵێک شوێنەیە تۆ دەبێ بۆی وێنەگرتنەوە بڕۆیت وێنە بگریت ئەگەر باسێک لەو بابەتانەمان بۆ بکەیت کاکشوان بڕاستی کاری دەرهێنان وەکو ئاماژەم پێکرد لە هەموو وڵاتێکە کاری دەرهێنان و کاری فیلمسازی زەحمەت و ناڕەحەتی خۆی هەیە ئێمەش بەڕاستی وەکو خودی خۆم کە ئاماژەم پێکرد لە 21 ساڵە من لە وڵاتە ئاژیم وەزایدەن لە زیاتر لە 14 ساڵە کاری ڕاگەاندن و فیلمسازیەکەم وەکو دەرهێنەرێکی کورد لە وڵاتی بەریتانیا کارم کردووە خاوەنی زیاتر لە 5 بەرهەمی فیلمی دۆکیمەنتاری بەرهەمەکان لێ بەرهەمهێنرا هەمووی لە بەرهەمهێناوە بەڵێ هەنێکی فیلمیان نەبێت کە بە ناوی ژیان لێرو لەوێ باسی ژیانی کەمەندامانێ کرد لە وڵاتی بەریتانیا بەراوردکردن بە کوردستانی خۆمان کە 2 حەڵقەی 55 خولەکی بووە ما باقی بەرهەمەکان لێش هەبوو لێرەش هەبووە لە دیارترین لەو بەرهەمانە 2 فیلمە کە کارم لەسەر کردووە و بەڕاستی ئاسان نەبوو خۆشبەختانە و سواسی خی گەورە ئەەکەم کە من بربژێری ئەو بەرهەمە بوو بە ناوی لە یادیان مەکەن دۆن فۆگێت دەم فیلمێکی بە زمانی ئینگلیزیە کە 2019 لە کوردستانی خۆمان لە شاری دوهۆک بەرەم هێنراوە ئەم فیلمە دۆکیمەنتاریە 52 خولەکە بە زمانی ئینگلیزیە باس لە نەهامەتەکانی دوای شەڕی داعش دەکا کە هاتۆ بەسەر ئەم گەلەمانە من بربژێر بم بۆ ئەو کارە وەکو وێنەگر لە هەمان کاتی ژاوەکو دەرهێنەر لە ئەمریکاوە پەیوەندیم پێوە کراوە کە ڕێکخراوێکی ئەمریکیە کار لەسەر ئاوارەکانی هەموو جیهان دەکات بە تایبەتیان ئاوارەکانی کوردستانی خۆشمان کە ئەم بەرهەمە کاتی زۆر ویست وەکو ئامادەکردنوانە بەس وەکوینەڵ لە فیناڵەکە الحەمدوللا بەرهەمێکی باش و ئینتاجێکی باش و ینی ڕزەڵتێکی باشی دابەدەستەوە هەتا ئێستا ئەم بەرهەمە لەسەر شاشەی فستیڤالەکان جیهان عەرزی پێکرێت ئەم بەرهەمە هەتا ئێستا لە 34 فستیڤاڵی جیهان وەرگی داوە خەڵاتی بەدەستێنە لە 34 فستیڤاڵی جیهان وڕن بە ڕسمی وەرگی داوە لە 16 فستیڤاڵیان خەڵاتی بەدەستێناوە خەڵاتی باشترین دەرهێنەر کە خودی خۆم بووم و باشترین وێنەگر لە یەکێتی ئەوروپا و باشترین خەڵاتی باشترین وێنەگرم پێبەخشراوە و لە چەندین بەداخەوە بە حکمی ئەوەی کە وەزعی کۆرۆنا ڤایرۆس هەمومانی بەڕاستی قەفیز کرد نەمانتوانی وە وەکو خودی خۆم و سافەکەشم باشدار بین لە هیچ فستیڤالێکە کە فستیڤالەکان هەمووی لەو کاتا بەڕاستی داخرابوون هەمووی لە ڕێی ئۆنلاینەوە بوو فستیڤال تا لە یازاری فیلمەکە هەبەردەوام و هەر لە کێبڕەکەی خڵاتەکان زۆر باشە بیسمەنیش هەر لەسەر ستافەکە پرسیارت لێ بکەم لەسەر شاشەکە کۆمەڵێک دیمەن دەبینین کە هاوشانی بەڕێزێت کۆمەڵێک ستافی ترت لەگەڵایە ئەمانە ستافەکان لەوێ چۆن ئەم گروپە دروست کردو لە چوارچێوەی چیدا یانێژە چ ناوێکدایەوە مەسەڵەن بەرهەمێنانی فیلم دەکەن یا خۆت وێنە دەگرن ئەو ستافای چۆن لەگەڵ تەنسیقیان هەیە کوردن خەڵکی وڵاتانی ئەوروپین بەڵێ ئەگەر دەرفەت هەبێت من وەکو خودی خۆم لە 2010ەوە کە دەستم داوەتە کاری میدیایی لە 2014
کۆمپانیایەکەم دروست کردووە بە ناوی کام فیلمین پرۆدەکشن. ئەم کۆمپانیایە کار و واجبی ئەم کۆمپانیای ئێمە دروستکردنی فیلمی دۆکیمەنتاریە، دروستکردنی فیلمی تەلەڤیزیۆنی بڵێن وەکو بەنامەجی تەلەڤیزیۆنی، کاری هونەریە، پرۆمۆە، ڕکلامە. ئەم کۆمپانیایە ستافێکی باشی تۆکمەی پرۆفشناڵی ئەکادمی هەیە کە لە بواری ڕاگەاندنا کار دەکەن، هەمویان خاوەنی ئەزمونێکی دەوڵەمەند لە هەر کەسیان لە بوارێکی خۆیان کاری خۆی ئەنجامدا. ئەو بەڕاستی من لێرە سوپاسی یەک بە یەکیان دەکەم، دەستیمانەبوونیان دەگوشم. بەڕاستی کاکشوان لە لای ئێمە ئاسان نییە کاری بەتایبەتیان کە گروپێک یا کۆمپانیایەکی کوردی خۆشبەختانە هەتا ئێستا لە بەریتانیا ناڵم لە ئەوروپا بەس لە بەریتانیا سوپاسی خۆی گەورەکەم تاکە کۆمپانیای کوردی بەرەمهێنانی فیلم ئەم پرۆدەکشن کە کۆمپانیاکەی منە کام فیلمی پرۆدەکشنە کە ئەم کۆمپانیای لە کەمترین کاتی خۆیان بۆ بە خاوەنی بەرهەمێکی جوان بۆ بە خاوەنی کاری هونەری جوان. ئەم بە حکومەوە کە بەریتانیا وڵاتێکی فراوانە ئەرزم کردم زۆر ئەستەمە زۆر ناڕەحەتە بۆ ئێمە کە بتوانین کەسە ئەکادیمیەکان کەسە هونەرەکان بدۆزینەوانێت. زەحمەتە کە تۆ کەسێکی دەرهێنەر یا کەسێکی وێنەگر یا کەسێکی پێشەشکاری بەرنامەیە شتێک بۆیە بە سەدان کیلومەتر دوورین لێکەوە وەکو ئێرە نییە لە شارێکە هەمان کۆبینەوانێ بە تەلەفۆنی کۆکەینەوانێ بۆیە بەس لە کەمترین کاتە توانیمان ئەم گروپە پرۆفشناڵە بدۆزینەوە بتوانین وەکو پێکەوە دەستە گروپێک وەکو چۆن بڵێ تیمۆرک کار بکەین پێکەوە و ئیشی لەسەر بکەین. الحەمدولillah بەرهەمی باشی هەیە، خاوەنی 5 بەرهەمی دۆکیمەنتاریە، خاوەنی چەندین بەرنامەی تەلەڤیزیۆنیە کە لە ڕابردووە کارمان کردووە و لە ئێستاژە ئینشەڵڵا هەر بەردەوام بێت. زۆر باشە کاکەمەران بەشێک لەو دیمەنانەی کە لەسەر شاشەکە دەڕۆن کە جەنابەت کار لەسەر کردوون هەرێمی کوردستانە ویستوتە لەو ڕێگەی واقعی و ژیانی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا یاخود بەریتانیا بگوازیتەوە ئەوان تێڕوانینیان چییە بە هەرێمی کوردستان کاتێکە ئەو دیمەنانە ئەبینن و ژیان و گوزەرانی ئێرە دەبینن؟ بەڵێ ئەو بەرهەمە کە لە 2019 لە بەهاری 2019 کاری ئەو کەسە لەسەر شاشەکەی ئەیبینن ئەمەیان باسی پێشمەگە فرۆم بریتن ینی ئەو بەرهەمێکە عەفوەن ویستم باسی ئەو مینی ڕابردوو بکەم ئەوەی 2019 کە وێنەگری بۆ کرا Don't Forget Them فیلمێکی ئەمریکیە بۆ ڕێکخراوێکی ئەمریکی کراوە بەڕاستی پرودیوسەکە ئافرەتێکی ئەمریکیە کە وەختی خۆی پەیوەندی پێوە کردم لە ڕێژ سۆشیال میدیاوەتی جەنابتان بەربەژێرم بە حکومەیە کە کۆمپانیەکەتە لە بەریتانیایە و خۆتان کاری دەرهێنانیەکەن و ئەزمونێکی باشت هەیە بە حکمی زمانیش وەکو زمانی ئینگلیزی و هەم زمانی کوردی کە تۆ ئەگڕیتەوە کوردستان پێویستمان پێێتی وەکو وەرگێڕێک هەم لەگەڵمانە هاوکارمان بی و زائیدە وێرەنگری و فیلمەکەشان بۆ بکەیت و دەرهێنان کە ئەم دیمەنانەی بینی کە لە کاتی فیلمەکایە باوەڕتان هەبێ ئەوی چەندین جار گریان بەلای ئەم لەقتانەوە و باسی ئاوارەکانی کوردانی یەزیدیەکە کوردانی ڕۆژئاواکە کوردانی عێراقیەکە ینی ئێمە ئەمە توانیمانە و یاخود تەمەناکەم ینی توانی بێتمان ئەو ئامانجی خۆمە پێکین لە ڕووی ئەم کارە هونەریانەمانەوە میلەتی کورد لەو بەشانەی کە زۆمی لێکراوە بیناسیێنی بە جیهان و پر دێبین لە نێوانی هەرێمی کوردستانی خۆمان و لەگەڵ ئەوروپا تا بتوانین لە ڕێی کارەکانمانەوە کورد بناسیێنین بە جیهان. ئەی بە پێچوانەوە تا چەند کارتان کردووە جیهانی ئەوروپا و دیمەنەکانی ئەوێ و کاری ئەوێ بناسێنن بە کوردستانی باشووریانی ئەمە پێوان بێ هاوکێشەکەش ئەکرێ بە پێچوانش سوودی لێوەرگرێت. بڕۆم بە کاکشوانگیان بە هەمان شێوەش کردومانە ئاماژە پێکرد بەنامەی ژیان لێروی لەوێ بەنامەیەکی دۆکیمەنتاری بوو بۆ کەناڵی ئاسمانی سوێدە بوو دوو حەڵقەم تۆمار کردبوو لێی 55 خولەکی هەر حەڵقەیەکیان باسی ئەو شتە خزمەتگوزاریانەی کە لە وڵاتی بەریتانیا ئەکرێ بەرامبەر کەسانێکی کەمەندام لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی پوبلیک ترانسپۆرت ینی لە ڕووی گەیاندن و هاوکاری شارەوانەکانەوە دکتۆرەوە تا چەندێک توانی بێتی ئەم کەسە کەمەندامە سودمەند بێت لەم ژیانەکە لێرەیە. ئێمە دوو هاوڵاتیمە هێناوە هاوڵاتێکیان کە لە بەریتانیا ژیان دەبەسەر دەبا و هاوڵاتێکمە هێناوە کە لە هەرێمی کوردستان لە سێمانی ژیان بەسەر هاتوین بەراوردکردێکی ئەم دوانە کە شتە جوانەکانی ئەوروپامە هێناوە لەگەڵ هەن ناڵم شتە خراپەکانی بڕاستی بێت لە ڕووی کۆمەڵگوزاریەکانەوە هاتوین بەراوردی ئەومان کردووە ئیتر ئەوە ڕیزۆڵتەکەی جێڵین بڕاستی بۆ بینەر ئەمە بینەر خۆی
بقات أو قناعتي تعشانك أم شاكا وينانا براوتي كلا ما بيننا والحمد لله يعني بينا لك باش يجيبوا شكل زوج ما كردبوا هيك ليش أنا ك كسك اللي في السوشيال ميديا وبيندي بيو كل مدوي كان صالك وتي براسي أو برهمي أو بوك إما هاتين خوزجا وأنا بوايا كهاتينو إيرا اللجادي أورزي كهمو بسيشكان لجادي أورزي براسي اللي هنا هي عياد وشتان هي هاتين اللي إما اللي كمان دامك لسر عربانية شون أشوف لاي دكتورة كي شون أشوف لاي سواء مش من نفر به شون سواء تاكسية به يا أو خدمة جزائرية رمادي معنوية شيء إما هاتين براود ما كردو بويك نخوشك بعربانية والجادي لا يخوم هلا أرزي شون بتونا بزيشكي ببينه بشي وسيلة بقات لا أمام بزيشكا أكر فحصي كي بيويز بي يا شتكي بيويز بي شو مقات أمشونا نية يا أبي بدز بي يا أبي براسي زورنا راح حتى بيتاجيت أبي إما دواي كان صالك خوش بختانة تمن من باسي 2015 بشانزا كمباراة من أنجام دعوة لم رابردو أبو أو جادي سهم كراو ب شيء كراو ركراو توانيو يعني بالانس كي باش كراو دو هولاتي بيدي خصماني براسي وجا بهمي أو الحمد لله دستان خوش به بيكمان كاري راگاندنش دوري خوي دبي وروها بابەتێکی زۆر گرنگە بەڵام ئێستش پێشنیارت بۆ دەکەمەوە هەر لەسەر و بابەتە بەردەوام بچووکە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان لە هەرێمی کوردستان میدیا وای کردووە بە جۆرێکی تر خەڵک سێریان بکە یعنی بەوەی هەر دەبێ هاوکاری بکرێن و هەر دەبێت دەست ینی پێشەوەی کە مەسەنکار بۆ بکە خزمەتگوزاری گشتی و یاساکانیش لە بەرژەوەندی ئەوان بێت زۆر باشەکان کامەران تا چەند گرنگە دەرهێنەر میدیاکار ئاگاداری هەموو ئەو گۆڕانکاری نوێیانە بێت کە لە وڵاتاندا ڕوودەدەن بۆی کە خۆی پرزانیاری تر بکە لەسەر بابەتێکە ئیشی لەسەر دەکات والله جا قوربان ئەبێ ئینسان بەڕاستی کار وەکو بە تایبەتی دەرهێنەریە هەر کارێکی میدیایی ئینسان ئەبێ بەڕاستی متابعە بکە بخوێنێتە لەسەری یا بتوانێت بخوێنێ بەڕاستی من تەسەوەرەکەم بە ئینسان بە ئاستی خوێندن وزائیدەن هەوڵەمانەبوونێکی ناڕەحەتیە بێ بە دوایی بەرهەمی باشێ بێت بتوانێت ینی خۆی نوێ بکاتەوە ئەگەر خوێن نوێ نەکاتەوە بەڕاستی دابڕێ یاخود دواکەوێت جا ئەم کەسە مەفروزە ئەبێ دائیمە وا بکە لە خۆی ئەگەر بابەتێکی هەڵبژار کە دەرهێنەر بێ یا دیۆپی بێ یا کەسێ پێشکار بێ ئەبێ هەوڵی بۆ بدات بە هەوڵبوون بەڕاستی ئەگەیتە ئامانجی خۆت ینی ڕۆژێ بووە من دەستم کرد بەم کارە لە وڵاتی بەریتانیا بەڕاستی نەمتوانیوە ینی هیچ ئامێرێکی ڕاگەاندنمە کاربێنم هەر ئەوە بۆ کە کەسێکی دەستی گرتم هاوکاری کردم لێرەوە بە ناوی کاکسیمان شەریفەوە بە دەرفەتە زانم کە سوپاسی کەم ڕاستی لێرەوە سوپاسەکەم ینی هەوڵمانەوەندی ئەو لەگەڵما سێگەمنی گەیاند ئەم مەرحەلەیە سوپاسی خوای گەورە ئەەکەم ئەگەر بە تایبەتیان ئەگەر وەکو ئەوەی ئێمە ینی من تۆزە بابەتەکەی من مەجای فراوانترە زۆر بۆی بە حکمی ئەو وێنەگریژم ئەوە دەرهێنەرم لامان کاتە کە ینی بەڕێوەبەری کۆمپانیایەکەم بۆ من خۆشترە بەس توانیمە الحەمدولله بە ئیشی باشی لەسەر بکەم گەشتمەتە مەرحەلەیە ینی هەوڵ مەمەستم لەوێ هەوڵبوون هەوڵدان بۆی ئەگەیتە ئامانجی خۆت هاوکاری و تەنسیقت لە نێوان میدیاکانی کوردستان بە گشتی چۆن چۆنیە و دیاریکراویش دەمەوێت بێمە سەر باسی پەیام چووکە لەگەڵ کەناڵی پەیام چەند کارێکیت ئەنجام داواگەر بۆمان باسکەی فکرەکە لە کێوە سەر چاوی گرت وەروا و ئەنجامدانی و کۆمەڵە پرۆگرامە چۆن تێپەڕی چۆن کارەکان کۆتاییان پێهات قوربان لەگەڵ میدیاکاران و تەلەڤیزیۆنە کوردیەکانە الحەمدولله پەیوەندیکی زۆر باشی گەرمگوڕمان هەیە کۆمیونیکیشن باشمان هەیە کەم تا زۆر خەڵکیان لێ ئەناسین وەزائیدەن بۆ کەناڵی پەیامیش من لە 2011 بەرهەمێکمان ئەنجامدا فیلمێکی دۆکیمەنتاری بوو بە ناوی ئازادی ئاین لە وڵاتی بەریتانیا کە یەکەم بەرهەمی دۆکیمەنتاری درێژ بوو کە خۆی لە چەند حەڵقەیەک 6 حەڵقە بینیەوە هەر حەڵقەیەکیان کە 35 خولەک بوو بەڕاستی زۆر ناڕەحەت بووین زۆر مانوو بووین زۆر هیلاک بووین تەمەن ئێشی ئێمە ینی گروپێکی سەربەخۆین کۆمپانیایەکی سەربەخۆین بەرهەمانداوە بە زۆربەی کەناڵە کوردیەکان بەرهەمانداوە هەوڵمانداوە بیدەین بە کەناڵە ئەوروپیەکان یەکەم بەرهەم کە بۆ کەناڵی پەیام بوو ئازادی ئاین بۆ 6 حەڵقە بوو ئەو کاتە تەسەوەرەکەم نزیکەی 4 مانگێک زیاتری خەیان بۆ کارمان قرس بوو ناڕەحەت بوو وەکو یەکەم بەرهەم کە کاری دەرهێنانە بۆ کردبوو کاری وێنەگرتنە بۆ کردبوو تەمان لەگەڵ هاوکارانم کاک ئیبراهیم سعید و کاک شاهۆ عوسمان
کە پێشکاری بەرنامەکە بوو یەکەم بەرهەم بۆ کەناڵی پێیان بوو بە قورسەکەی ناڕەحەتەکەی لەوە بەڕاستی کە ئێمە هاتبووین دەستماندا بە بەرهەمێکی زۆر ئەنی ئاڵۆز و قورس حەزمان کرد ئێمە لە ڕووی ئەم بەرهەممانەوە ئاشنای کەین بە کوردستانی خۆمان کە ئەکرێت کەنیسەیەک لێرا بێت بە هەمان شێوە مزگەوتێکیش دراوسێ بێت لە هەمان کاتە پێکەوە بژین ینی بەبێ هیچ گرفتێکی ینی ئاینی ئەکرێت ئێمە معبەدێکی جوولەکەیەک دراوسێت بێت لە تەنیشە کەنیسەیەک و مزگەوتێک و شوێنێکی هندۆسەکانی تیا بێت ئێمە هاتی لە نێوان ئەم 6 حەڵقەیە کە بۆ کەناڵی پێیان ئەنجاماندا باشترین و جوانترین وێنەمان گواستەوە بە تەسەوەری من هینی باشی جیا بوو ینی دەرەجای باشی هەبوو کەسێک وەختی خۆی لەو هەروەکو یادگاری بیر کەوتەوە کەسێکی کەنیسە قەشەیە بوو لە کەنیسەکە بوو سەباسی لەگەڵا کردنتی بەڕاستی ئەمەی کە تۆیکەی شتێکی زۆر جوانە وامان لێەکە کە ئێمە بەردەوام بی لە ژیانە کە تۆ لامان کاتا کەسێک هەوێ دراوسێت بێ هەردووکیان ئاینی جیاواز بێ بەس ئەکرێت ڕەفیق بین ئەکرێت ینی پێکەوە ینی بە تایبەتیان لە پارکێکێ لە لەندەن ناوی های پارکۆنەیە لەم پارکە هەموو ڕۆژی یەکشەمانێک هەموو ئاینەکان کۆبنەوە کە کۆبوونەوە لە ئاینەکان هەر کەسێ مێزی خۆی داناوە لەسەر مێزەکەی خۆی کۆمەڵی نامیلکە و کۆمەڵێک ینی یا سیدی یا وەسیلەی ینی ڤیددیۆیی داناوە لە پاڵیژیا تەرمۆزیەک کۆفێ یا چای داناوە هەر وەکو چۆن بازارێک هەر کەسێک ئیدعای دینی خۆیەکە کە سەداعەکان هاتوون لە هەر دینەکە ئەمە لە دینی ئیسلام ئەوەیە ئەوە لە دینی مەسیحی ئەوەیە ینی کە دواییش کە تەواو بن پێکەوە من خۆم ئەم دیمانە بە چاوی خۆم بینیوە کە تەواو بن هەموو مامۆستا ئاینەکان پێکەوە کۆفی و چاخۆنەوە ئەمە نابێتە ئەوەی کە بارگژی دروستکە لە ناوانەنا ئێمە توانیمان لەڕێ ئەم بەرهەمە جوانی خۆمانەوە بەڕاستی شتێکی جوان پێشەشی بیدەرانی زۆر باشە کا کامەران تازەترین پلان و بەرهەمت چییە بۆ هەرێمی کوردستان و ئەگەر بۆ پەیامیش شتێک ئامادە بکەیت لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەگەر بخرێتە پلانەوە من پێشنیارەکەم هەچەنە خۆ دەرێنەری باشتر لە ئێمە دەزانیت باز لە سیستەمی موچە و پێدانی موچە لە بەریتانیا وڵاتانە بکەیوە جیاوازی لەگەڵ هەرێمی کوردستان دە بابەتێکی لەو جۆرەش پێم وایە بە هەمان شێوەی بەراوردی خاوەن پێداویستە تایبەتەکان گرنگی خۆی دەبێت پێش بێمە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئەوم لەبیر چوو کە بەرهەمێکی تێمان ئەنجام داوە بە ناوی خێزانی کولە تاراوگە کە 6 حەڵقە بوو ئەویش بەنامێکی تەلەڤیزیۆنی بوو بەنامەجێکی پەروەردەیی خێزانی بوو بەڕاستی هەوڵە و مانەبوونێکی زۆری پێوە کێشرا بە تایبەتیان کە کۆمەڵێک ئاستەنگمە دروست بوو لە گەرمەی وەسعی کۆرۆناڤایرۆسا بوو بەڕاستی نەمانەتوانی ئێمە ئەم دیوانانە کۆکەینەوە لە سوداکەی خۆمان ینی لەبەرەوە خەرباڵخی دروستکەین و هەم زستان بۆ هەمان یەک بوو ینی وەزارەتی بوو ئەلحەمدوللا ئەوەش بەرهەمێکی زۆر باشی هەبوو بینەرێکی باشی هەبوو ینی مانەبوونێتی زۆران پێوە کێشا ئەوەش دووهەم بەرهەمە بۆ کەناڵی پێیان بۆ بەنسێ پرسایی ڕێستەوە ئاخر پرۆژەم کە ئیشی لەسەر بکەین کە دەستمان گرتۆ بۆ وێنەگرتن فیلمێکی دۆکیمەنتاری درێژە کە خۆی لە 48 خولەک دەبینێتەوە تقریبا لە سەدا بڵێن 15 تا 20 کاری وێنەگرتنی تەواو بووە باسی کوردێکی دانیشتی وڵاتی بەریتانیا دەکات ئەم کوردە پێشەوەی وەفات کات لەسەر وەسیەتی خۆی وەسیەتی کردبوو تەمەن لە وڵاتی ئێمە بەریتانیا ئینسان ئازاد دەکاتێک کە ئەشیتە نەخۆشخانەیەک ڕیژیستەرەکەی فۆرمێکی پڕی دەکەیتەوە ئەڵێ ئەگەر دوای وەفاتکردنی خۆت دوای مردنت چی لە ئەندامەکانی جەسە دەبەخشی بۆ دوای خۆت کەسانێکی ئیسفادی لێ بکەن ئەم بەرهەمە هەتا ئێستا من بە متابعی خۆم بە دینی خۆم ڕیسێرچم بۆ کردووە لە کوردستان ناشتیوان نەبینیەوە بەڕاستی لەوشە لە وڵاتەکانێکە کە دەبێتیان بەس ئێمە هاتین ئەم کەسە بەداخەوە بە جەڵدەی دەماغ حەو ڕۆژمایەوە لە نەخۆشخانە وەفاتی کردبووە ئێمە هاتووین لەگەڵ خانەوادەکەیە قسەمان کرد و ڕێکەوتوین پەیوەندیان پێوە کردین کە ئەم کەسە وەفاتی کردووە لەسەر وەسیەتی خۆشی ئەندامەکانی بەخشیوە ئێمە هاتووین ڕێوەڕسمەکەمان کە بەڕێکردنی تەرمەکەی و سەرگۆڕستان و ناشتین بە ڕێوەڕسمی ئاینی کردومانە چلێماتی منەکان بۆ کردووە و ئیسە ئێمە لە مەرحەلەی ئەوانەی کە چۆن پەیوەندیکەنە بۆ کەسانەوە کە دڵی بەخشیوە گوچیلەکانی بەخشیوە سپڵ و شتی بەخشیوە ئەوانە کە ئەمانە بەخشیوە نەک بە کورد بەخشیوە بە کەسانی ئینگلیز لە ژیان ئاماون ژیان بەڕێ دەکەن ئێستا
وەکو من تۆی ئاسایی هەر بە کەسەکە ئەم کەسەر وفاتی کردووە ئامانجیش لەم بەرهەمان بەڕاستی ئامانجێکی ئینسانیە کە ئینسان لە دوای خۆی کە وفاتەکە بتوانێت سوودی هەبێ بۆ ژیانی کەسێکە بگێڕێتەوە بەڕاستی بەرامێکی زۆر باش و چاکە بە زمانی ئینگلیزیە ئەکەینەوە بە زمانی کوردی ئینشەڵا لە ئایندەتا و تر چاڕانەکە ئینشەڵا دوگەڕانەوەمان بۆ بەریتانیا دەستکەین بەکارە خۆی ئەوەی بەڕێزیش کە باسی کرد بەڕاستی ئینشەڵا خێنە پلانەوە تەمەن بابەتێکی ئاڵۆزە بەڕاستی بەس هەوڵەدەین ئینشەڵا ئەو بەراوکردنی موچە و ئانژە بیکەین لێرە بابەتی گەرم هەر ئەوەیە بابەتی گەرم هەر ئەوەیە بەداخەوە لێرە بە گوێنی ئەیگوازنەوە بۆ شوێنی موچەکە بینیوە بەڕاستی لە لای ئێمە قوربان هەموو لای بڕێسان معلومە و ئاشکرایە لە کاتی و ساتی خۆیان لە پێش عوتڵەکان ئاگە گریمان سەری ساڵ بێ جەژنی کریسمس بێ یا بۆ مناسبەتێکی خۆیان هەبێ لەبەر خاتیەوەی کە موچەکە تاخیر نەبێ لەبەر خاتی ئەم کەسە کە پێویستە بچێت شۆپینێ بکە بازاڕێ بکە پێویستی بە مادەکەی هەیە ڕۆژە پێشوەختە خۆی پارەکەی بۆ دادەبەزێت لە کاتی خۆیان ئەگاتە ئەنی ئەو شوێنە لە بانقی خۆیەوە تا ئیسفادی لێ بکە زۆر باشە کاک کامەران زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵ وەروە دەستخۆشیمانێ بۆ هەموو کارە جوانە و بەرهەمە جوانانە پێم خۆشە لەو دەرفەتەی ماوەمانە پەیامێکت بۆ هاو نیشتیمانیان میدیاکاران ئەوانەی لێرە و لەوێ ئامانج وە گرنگیدان لە دەرهێنەرەکان فۆکس لەسەر چی بکەن مەسە میدیا چەکێکی باشە چۆن بەکاری بێنین ئەکرێ دەیان دەرفەتەیە خزمەتی پێ بکەین وەکو دەرهێنەرێک وەکو کوردێک هەم ژیاوی لە دەرەوە هەم ژیاوی لە ناوخۆ کە زۆر بابەت هەیە شایانی ئەوەیە ئیشیان لەسەر بکرێت لەخڕا من پێیان ئەوەیە بۆ هەم کاری میدیایی ئەوان کە لە میدیا کارەکەن هەم ئەوانەی کە کاری دەرهێنانی ئەەکەن ڕاستی شتێ بکەن کە هەم بۆ دنیایان هەم بۆ قیامەتیان پێ سەربەرز بن کاری نەکەن بەڕاستی کە بێتە هەم لە دنیا لە نەمادیەکەیەوە لەو ئەگە کارێ بکەی تۆزێ بەڕاستی مادیان گیرفانە گەرم کاتەوە باوەڕتان هەبێ من ینی چەند ئیشێکم بۆ هاتوتە ڕێ ینی وەفەریان کردوم لە هەنێ کارە بەس لەبەرەوەی کە هەم باگراوندی ئاینەکەم ڕێگە پێ نەداوم هەم لایەنە ئەخلاقیەکەشم بەڕاستی ڕێگە پێ نەداوم هەتا ئێستا لەم کردووە هەم لە من پامی ئەوەیە بەڕاستی کە ئەگەر کەسێک توانی لە مەجای میدیا کار بکە ینی ئەو دوو لایەنە لایەن نەکاتێت هەم لایەنی قیامەتی لایەن نەکە هەم لایەن ئەخلاقیەکەش وەکو ئینسانێک ئەگەر لە شقی خۆی بێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کە کامەران کەریم دەرهێنەر سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی ئەوە دیارێکی تایبەتیشمان بۆ ئامادە کردووی لە بای ئەو مانوبوونی کە پێشکەشی بە کەناڵەکەی ئێمە کردووە دواتر پێشکەشی بەڕستی دەکەین زۆر سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی بەڵازان و خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. بەڵازان راپۆرتێکمان هەیە کە ژینگە دۆستان هەستاون بە نەمامچاندن لە حاجیەوە پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. بە بۆنەی ساڵێک تێپەڕین بەسەر وفاتی بەڕێزیان کە کارمەندێکی دڵسۆزی هاتوچۆ بەختیار عەبدوڵڵا قادریچێک بوو لە کارمەندە دڵسۆز و چالاکانی سووری بەڕێوەبەراتیمانیمە بۆ بۆنەوە هەستاین بە ناشتنی 46 نەمام بە بۆنەی وفاتی جەنابیانە وەروە 46 نەمام بە 46 ساڵ تەمەنی دەمانەوێت بڵین کاک بەختیار کارمەندێکی بە ئەمە کارمەندێکی دڵسۆز کارمەندێکی چالاکی سووری بەڕێوەبەراتیمان بوو هەروە هاوڕێ و دۆست نزیکانیشی هەمیشە لە یادمانە و ئەوەش وەک وەفایەک بۆ خزمەتی جەنابیان ئەو هەڵمەتەمان دەست پێ کردووە. وەکو نەریتێک بەشێک لە هاوڵاتانی حاجیاوە بۆ ساڵیادی کۆچکردوانی ئازیزانیان هەروەها بەشێکیان بۆ ساڵیادی لەدایکبوونی ئازیزانیان هەڵدەسن بە چاندنی ئەمام و هەروەها سەوزکردنی شار. دەستخۆشی لە هەموو هاوکارەکانی دەکەین هاوپیشەکانی دەکەین بەڕاستی شێکی جوانیان بۆ کردو هەم لە ڕووی ژینگەییەوە هەم لە ڕووی وەفا و دڵسۆزیەوە بۆ براکەمان
ئینشاء الله یادی هەر دەمێنێ و هەر لە دڵماندا بێ هەتا ئەو نەمامەوانە بمێنن ئێمەش هەر یادی لەبیر ناکەینەوە هەمیشە لە دڵماندا لە دڵی هاوڕێکانیدایە زۆر سپاسیان دەکەین مەمنونیانی. کەلتوری نەمامچاندن ئێستا لە حاجیەوە دیارە بە شێوەیەکی باش بەردەوامە بەتابەتی دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کە بەشێکی زۆری ئازامان ئەمە لەدەستدا من پێشنیارم کرد بۆ بنەماڵی حاجی برایم خدرانی هەفتاویەک نەمان بۆ ڕۆی کۆچکردو لە چلەی ماتەمینی ئەو پیاوەدا بچێنن ئەو پێشنیارەکەمیان قوڵ کردو لەگە شارەوانی ڕێکەوتین ئیدی لەو کاتەیەوە بەشێکی زۆری ئازان ئەوانەی کە کۆچی دواییان کردووە ئازانیان نەمان بچێنن. من پێشنیارم کرد بۆ بووک و زاوایەکیش کە بە هەمان شێوە نەمامیان چاندەوە بۆ یادی هاوسەگەریەکان جا ئەو کەلتورە هیوادارم بەردەوام بێ. دووبارە سڵاوتان لە بێزان دەچینە لای هاوکارمان ئیدریس محەممەد لە شاری هەولێر. ئیدریس سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگای هەولێر چین و پێم وابێ لە چالاکیەکیت ئەگەر بۆمان باسکەی لەوێ چی دەگوزارێ. سڵاو دەبێت کاکشوان ئەم کاتتان باش. ئێستا لە بەردەم نەخۆشخانەی ئیمرجنسی لە شاری هەولێر شەوی ڕابردوو کاتژمێر 11:30 بۆ 11 لەم نێوانەدا چەکدارانی داعش لە نێوانی بازگەی پێشمەرگە لە سنووری هەرێمی کوردستان و ناوچە داپەرێنراوەکان و سوپای عراقی لەم نێوانەدا بازگەیان داناو و تەقییان کردووە لە چەند هاوڵاتیەک لەو نێوانەدا ئاڵۆزی دروست بووە ئەو هاوڵاتیانێکەوە لە بازگە لە هەر شاری هەولێرە ویستویانەتە بستنەوە مەخمور بەڵام نەیانتوانیوە بەناو ئەو بازگێدا تێپەڕ بوونەوە بە جلوبەرجی سەربازی عراقی و بە ئاڵای عراقیەوە لەو شوێنە بازگەی کاتیان داناوە ئەو هاوڵاتیانە ژوە لەوێەوە وەستاون ویستویانە لەو بازگێ تێپەڕن بەڵام کە زانیویانە ئەوانە داعشن دواتر هەوڵی ڕاکردنیان داوە دوایەوەی کە هەوڵی ڕاکردنیان داوە بەردەست ڕێژی گولە کەوتون و لەو نێوانشدا 9 کەس ئەو کاتە دەستگیر کرابوون و چواریان ئازاد کران و ئەوانی تریشیان بریندارن لە ئێستادا سێ لەو بریندارانەیەکەوە سێ لەو کەسانێکەوە بریندارن لێرن لە نەخۆشخانەی ئیمرجنسی لە شاری هەولێر لە ئێستادا سەرقاڵی ئەوەن عملیاتیان بۆ بکرێت و نەشتەگەریان بۆ بکرێت تاوەکو ئەو فیشەکانەی بەریان کەوتووە دەربێنرێت من دەمێت ئەومەژە بۆش بکەم ئەو کەسانە یەکێکیان 2 گولەی بەرکەوتەوە یەکی تریشیان 4 گولەی بەرکەوتەوە یەکی تریشان 1 گولەی بەرکەوتووە. من بۆ زانیاری زیاتر سەبارەت بە دۆخی ئەم دەستگیرکراوان ئەم بریندارانە من دەمەوێت بسمەلای کەسوکاریان پرسیاری دۆخی تەندروستی کە سوکاریان لێ بکەم. مام عەلیم لەگەڵدایە. مام عەلی سڵاوت لێبێ. خوای گەورە شیفای عاجلی منداڵەکانتان بۆ بنێرێت ئینشاءڵڵا. دۆخیان چۆنە لە ئێستادا و ئێستا ئینشاءڵڵا الان پێویستیان بە عەمەلیات ولا من نەشتەرگەرینە ئینشاءڵڵا باش دەبن ئینشاءڵڵا. کاتژمێر چەند بوو بە دەقیقی ئێوە زانیتیان کەوا ئەو ڕوودا و ڕوویداوە؟ سعات 11 شەو. ئێوە کەی ئەوانتان هێنا بۆ شاری هەولێر؟ سعات 1 گەشتنی ئێرە. کاتژمێر یەک شەو گەشتنیێرە. دکتۆرەکان پێشوازی دکتۆرەکان بۆ ئەم نەخۆشانە چۆن بووە لە ئێستادا؟ شەو بووە تا لەعانە شنێکەمانی عەمەلیاتیان نەکردینە. واری عەمەلیاتنەکردنەکەی چییە؟ بۆ خۆی گوتیان دۆخیان باشە لەبەرەوەی سبەینێ دکتۆرەکان خڕبیتەوە لوزنیان لۆ دادنشی ئەو 5 گولەی تێدایە ئیمە 4 گولەی تێدایە یەکیان 2 تێدایە یەکیان بەس بریندار بە گوڵەکەی دەرچووە. خۆش بێت نامەوێت زیاتر کاتان بگرم خوای گەورەش دووبارە شیفایان بدات ئینشاءڵڵا. بەڵێ من کاکشوان دەمەوێت ئەوەش بڵێم یەکێک لەو کەسانێکەوە لەم سنوورە دەستگیر کرابوو ڕفێنراوە لەلایەن چەکدارانی داعشەوە سەر لە بەیانی ئەمڕۆ لە ڕێگەی ئەو مۆبایلێکەوە لای بووە پەیوەندی کراوە بە خزم و کەسوکاری داوای 10 دەفتەر دۆلار دەکەن ئەوەن جگەلەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو 2-3 ڕۆژی ڕابردوو هەر چەکدارانی داعش بوون لەم سنوورە 3 تاوەری کارەبایان تەقاندەوە بەهۆیشەوە ناوچەی مەخمور قەزای مەخمور و چەند گوندێک لە دەوروبەری مەخمور بێکارەبا بوون و نەیانتوانی لەم شوێنەدا
چاڵاشەکانی ئەنجام دەن و لە ئێستادا بە پێی زانیاریەکان پۆلیس و هێزەکانی سوپای عراقی و هێزەکانی ئاسایش سەرقاڵی لێکۆڵینەوەن و ئەو کەسانێکەوە ئازاد کراون. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ئیدریس محەممەد لە هەولێر و لەگەڵمانەوە بەداخەوە کە لە ڕووداوەدا کوژرا و بریندار هەیە. ئەمە یەکەم جار نییە کە داعش پەلاماری و ناوچان دەدات لە زۆربەی کاتەکان لە ڕابردوشدا بامان شێوە پەلاماری چەند ناوچەیەکی داوە و کوژرا و بریندار هەوە بەداخەوە لەم ڕووداوانەدا زیاتر هاوڵاتیانی مەدەنی دەبنە قوربانی. بەڵێ هاوکارمان وشیار محەممەد لە شارە زۆر ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین لەسەر دابشکردنی کتێب بینەری دەبین. ئەو کتێبانەی پڕفرۆشترین توانن بڵین ئەو کتێبە ئاینیانن لەوانە لە دەستگای نارین کۆمەڵە کتێبمانەیە لەوانە کتێبەکانی ئیبن قەیم ئاوێتەی دڵان پزیشکی دڵان لەگەڵ چەند کتێبێکی تر طوبن نەبەوی پەروەردەیەکان ئەوانەی دەرون ناسیەکان لەگەڵ لە نووسینگەی تەفسیریش کۆمەڵە کتێبمانەیە لەوانە پوختەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی مامۆستا عەلی باپیر لەگەڵ بەرەو ئیسلام لەگەڵ بناغەی ناوەکان لەگەڵ گەشتی عەقڵ یاساکانی خوددا لەگەڵ کۆمەڵێک کتێبی تر تەفسیری ئەلمەیسەر ئەوانە چەند کتێبێکن و چەندانی تریش هەیە ڕەوازی باشی هەیە کرێ بڵین ئەمانە پڕفرۆشترینیانن. من بۆ خۆم 500 شتێک کتێبم هەیە ژیانی ڕۆژانم تەرخان کردو بۆ کتێب خۆنەوە بەڕاستیەکەی ژیانم عیبارەتە لە کتێب خۆنەوە لە دوای ئەوە کە خوارد نەخۆم بۆ تاقەی دوو هەموو کتێب خۆنەوەیە داوا ئەەکەم لە هەموو کەسێکی ڕۆشنبیر تەمەەن ئاچی ڕۆشنبیری بە ئەوە نییە مکڵاو جامانەیەکم بەسەرەوە و کابرا مامەسابێ ئەبێ ئینسان لە خولگەی خۆیان دەرچێت وا بەسە نەبێ بەهشتێک وا بەسە بێ بە هەموو سێکتەرەکانی ژیانی ئینسانەوە داواکارم دێتان ئینشاءڵڵا خولوسی میناری چاک بهێنە شارەکەمان بۆ ڕۆشنبیریکەری خەڵکی لەبەرەوە هەر قسەیەکی جوانی هەیە لە سەخافەت و مجتەمع ئەقومن خۆن و قانون ڕۆشنبیری کۆمەلگا بەهێزەیە کە دەسەڵاتی یاسا ئێمە با خۆمان ڕۆشنبیر بکەین بەڕاستیەکەی ڕۆشنبیری واماندیەکە کە نەزانەکان زاڵ نمت بەسەر زانەکانە. بەڵازان زانیارێکمان هەیە لەسەر ئەو کاریگەری خراپانەی کە منداڵ درەنگ بخەوێت وەک لە پێشووتردا لە بەرنامەکانی پێشووتردا ئاماژەمان بەوە کردووە کە درەنگ خەوتنی منداڵ کاریگەریکی خراپی بۆ گەشەی منداڵەوە بۆ مێشکی و کۆمەڵێک بابەتی دیکە دەبێت دەچین لایەوە زانیاریە و دواتر فیچەرێکی دیکەشمانەبێت کە باز لە دروستکردنی شیرین دەکات پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین سەرەتا.
زۆر سپاس پێشێکی دۆنەت شتێکی تازەیە لە کوردستان شتەکە کوردی نییە بڵێ کوردیە لە دەرەوە پێڵێن سناگیانەوە تا بەیانیان نەخڕیان لە بینی خواردنەکانە یانی وەکو ژەمە خواردنێکی بەسیط بەڵام لای خۆمان بۆ بە جۆرێک لە شیرینی اینجا خۆی چییە خۆی معناکەی کە یانی وشەیەکی لاتینیە معناکە ینی چی پێڵێن کێکی سوورە و کراوە یعنی ئێمە شتەکەمان سوورە کرێتەوە. من لە 2018ەوە دەستم پێ کردووە ماوەیەک لە ماڵەوە ئیشم کردووە دوای ئەوە کە خەڵک ناسیمی و یعنی پێشوازێکی باشی لێکرا ئەنجا دەستم کرد بە ئیشەکەی خۆم یعنی شوێنێکی تایبەتم کرد من ناڵە من یەکەم کەس بووم پێش من هەبووە یعنی بەڵام بە کەمیەتێکی کەم دروستکراوە لە هەنێ شوێنی زۆر کەم زۆر کەس شتەکەی هەر نەزانیوە چییە بەڵام کە من دەستم کرد بە میشە چونکە تەنها بەس دۆنەتم دروست کردووە لەخوا بە زیاتر خەڵک منی ناسی و خەڵکیش زیاتر زانیوێتی دۆنەت چییە بۆیە من ناڵێ من یەکەم کەسم بەڵام تا ڕادەیەکی باش من بە خەڵکم ناسان وەکو هەویرەکە هەر یەک شتە هەر هەموو هەویرەکەما هەر یەک هەویرە ئەکرێ و تەواو بەڵام وەکۆی دوای ئەوە لەگەڵ چیە دای ئەنین بەپی ئەوە جۆرەکانە گۆڕانی ئەو تامەی کە لەگەڵ یا تێکەڵیەکەی ئەگی ناوەکو ئەساسەکە هەر دۆنەت هەر یەک هەویرە و یەکنەوە. تام بەکارە تامی زۆر هەیە بە دڵی خۆ دەتوانین لەگەڵ شتا داینەی بەڵام لێرە لای من ئێستا لای خۆم ئێستا تقریبا 15 جۆرم داناوە پێشتریش نوعی ترم هەبووە جاری وا هەیە شتێ زیاکە ماوەیە دایانێ ماوەیەک لای بووم بەڵام حالیان ئێستا کە 15 نەوعم هەیە کە بە سابتی ماوەتەوە وەکو شکڵ تەنها 2 جۆرمانەیە کە شکڵە کلاسیکی دۆنەتەوە لەگەڵ شکڵێکشان هەر اعتیادی ئەو چۆن بڵێ ئەو کونەی لە ناوەڕاستان نییە ئەوەی کە شکڵێکی یاریاحتیادی هەیە مانە مەحشی پێ ئەودرێن یعنی لە باتیەوەی تامەکە لە دیوی دەرەوە بێت تامەکە لە دیوی ناوەیە ئەویش چەند جۆرێکمانەیە ئەو کونوتەلا و کاستەر و چۆکلێت و پەنیر و کەرەمەل ئەمانە پێیانەڵێن مەحشی ینی ئەیخینە ناو دۆنەتەکەەوە ئەوان نەوعەکانی تریشمان هەیە کە لەسەرەوە یعنی دەرەکەوە کەسەکە خۆی ئەیبینێ چەند جۆرێ چۆکلێتمان هەیە لەم کاتەیە تەنها 3 نەوعە چۆکلێتمان هەیە سپی و قاوەی و پەمەی بەڵام جاری وا هەیە بە تامی تریژێت بەڵام لێرە شتەکە سابر نییە جاری وایە شتەکە هەیە شتەکە نییە ئەمێنێ نامێنێ پێکاتەکانی ئاعتیادی وەکو بڵێ تقریبان لە کێکەوە نزیکە هێلکەیە شیرە لەگەڵ شەکر ڤانێلا خەمیرە بەڵام کێک خەمیرەی تێ ناکرێ ئێمە خەمیرەی تێکەین چونکە سوورەکرێتەوە لەگەڵ ئارد
ئەو شتانەیە کێک لە پێشە هەویرەکەیکین ئەیکینە ناو فڕنەوە هەڵێ بەڵام ئێمە بەعکسەوە بێ هەویرەکە بکەین داینین بۆ ماوەیەک تقریبان سەعاتێ بەپێی یانی گەرمی و ساردی ژوورەکە و شوێنەکان ئەگۆڕێ ماوەیەک دانی تا هەویرەکە هەڵیە ئەنجا دەزەگەین بە بڕینی کە بڕیمان هەندی جارێکی ترە بێت داینیتەوە یانی کە دوایەوە کە کراوە بە تۆ نەداینیتەوە هەڵبێتەوە ئەنجا دەزەکەینەوە بە سوورکردنەوە. وەکۆی کە بڵێم خراپە بێ وا زوو خراپ نابێ بەڵام چون گەشتەکە سوورەکرێتەوە بە عامشتی سوورکردنەوە هەتا تازەتر بێ خۆشترە بۆیە ئێمە ڕۆژانە ئیشەکەین هەموو ڕۆژێ ئیشەکەینەوە نییە داینی نووسبینێ بیفرۆشینەوە خەڵکی چێ ئەیبا دووسێ ڕۆژ یعنی دای ئەنێ هیچ کێشەیەکی نەبووە بەڵام وەکەوەی کە تۆزێ حەزەری لێ بکەم و لەسرم خوێند بێتەوە مەحشیەکانە ئەویش بە تایبەت داوانین کە تۆزێ تەڕەیان شیرم تیا بەکارهێناوەی کە خۆمان دروستەکەین و کاستەر و چۆکلێتۆمانە پێیان ئەڵێن با هەر هیچ نەبێ ئیمڕۆ تاس بینێ خورابێ باشترە. خەڵکیەکە پێشوازێکی باشی لێکرد وەکو وتیشم ینی هەمانە هەموو ڕۆژەیە زانێ ئێمە تازە دروستەکەین حەز ناکابی با لە ماڵەوە بمێنێتەوە هەموو ڕۆژەیەت و تازە ئەبا وەکۆی ڕۆژانە بخوێ ڕۆژانەی خۆن بەڵام وەکو مناسەبەش بڵێ ئەوەشمان هەیە یان بە تایبەت هەنێشتی تایبەت دروستەکەین یان هەر ئەو نەوعانی کە خۆمان ئاوزمان کردو خەڵکەکە ئەیبا. بەڵازان ئەوە فیچەرێک بوو لەسەر دروستکردنی شیرینی دۆنێت کە هاوکارمان کاکشوان ئامادەی کردو کاکشوان زۆرە نەخوارد بە لێ شیرینی وەڵاهی گاتی ئیش بوو نەمانتوانی بەڵام دوایی یەک پارچە گەورەمان وەرگرت ماڵیەوە بێ وەڵا زۆرمان خوارد خەڵچەم پێشتریش جادار ئەڕۆم بۆیە چکە حەزم لێتی ڕاستە شیرینی تاموچێژێکی تایبەتی هەیە بەڵام ئەوشە کاریگەری خراپی بۆ جەستە دەبێت ناوان شیرینەکەی زۆر نییە زۆر وەکو زۆر شیرینیشمان زۆرە هەیەش ڕێزی شکری زۆر بەرزەیە بەهەنگوی نەکرەیە کەمترە بەڵامی تر بە هیوای تەندروستێکی باش و هەموو لایەکی تر هەرە بێ بە شتێک بمری یا بێ شەکرە بوو بژێ بێ دامی سیارە بێ یاوی ئەی خۆتر هەرچی بکەی بێ هەموو شتانە بخۆی لە کۆتاییارە بێ بە شتێ بمری بە هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەک دانیاری هاوکاریشم چۆ بۆ لای ئاسنگەرێک هونەری دەزانگینی ئاسنگەر ئەی بەڕاستدانێ تۆ شەکشوێ بەرنەکەی نەنە باش سەلامەت دەرچین بابزانین هونەری دەزانگینی پیاوێکی ئاسنگەر لە کاتی ئاسنگەریە بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیای ژیانەوە بەشێکی زۆر لە پیشەکان نەماون هەلاجی و سەڕاجی و سەڕافی و جۆڵایی و یانی ئەمانە ئێساکەوە کوشتی کللتوری و شتی دەگمەنیان لێ ماوەتەوە خەریکە با بڵین پرۆسی ئاسنگەریش بە دیوە کلاسیکەکەی
هێدی پیشەیە کە تۆزێک بەرتەسک بۆتەوە لە بەرەوەی پێشکەوتنەکانی ڕۆژ و کارگە و بەرهەمێنانەکانی یاسن و شکڵ پێدانیان گۆڕانکاری بەسەر پیشەی یاسنگەری شایهێناوە بەڵام هێشتا لە هەندێک وێزگەیە کۆمەڵێک یاسنگەر بە شێوەی کلاسیک بەردەوامە بن زانی دانیار لەگەڵ ئەم ئاسنگەر و پیشەوەرە چی بۆ ئامادەکردوون؟ من ناوم جوتیارە نزیکی 10 ساڵ بۆ 11 ساڵە خەریکەی پیشەیەم پیشەم ئاسنگەرە بەدەر لە کاری خۆم بەدەر لە کاری خۆم کۆمەڵێک ئیشی ترم کردووە کۆمەڵی سادە و کۆمەڵش سێری وەلام کرد پی بڕەوە بەدەر لە ئیشی خۆم کۆمەڵێک شتێش کۆمەڵێک مەکایەنم دروست کردەوە کۆمەڵێک کاری هوەریم دروستووە ناکرێت بڵام هوەرێکی گەورەیە بەڵام بەشێکە لە هوەر چەند کارێکی سادەیە بە بڕوای من گەنجی کوردیش هیچی کەمتر نیە لە گەنجانی دەرەوەی وڵات لە گەنجانی دەرەوەی ئەوڵات لە ئەوروپیەک بە بڕوای من پێویستە حکوومەت بێ هەر کەسێک بێ ئاوڕێکی جدی باتەوە چونکە بەڕاستی گەنجی دەستڕەنگین و چاکمانەیە گەنجی زۆر داهێنەرمانەیە لەم بوارەیە لە هەموو بوارێکە لە دارتاژە لە ئاسیگەریە لە پیشەشازیە لە سناعیە گەنجی بەتوانە و بازمونمانەیە پێویستە هەر کەسێک بێ حکوومەت بە تایبەتی بتوانێت توانای ئەم گەنجانە دەرخات بزانە توانیان تا چەنە شوێنێکیان بۆ بکاتەوە پێشانگایەکی نێودەوڵەتی کارەکانی ئێمە بە دەرەوە بناسێنێت چونکە نەبوونی مەکاین و نەبوونی هەنێ شت وای لێکردوە لە گەنج کە توانای ئەو تاقە و وزەی کە لە لەشایەت و کە حەز و خولیای بۆی هەیە دەست بەرداری ببێت کە شتێک نەبێت و تەشریع بکرێت و یارمەتی بدرێت بڕواناکەم بەردەوامبی لەسەری بۆیە پێویستە حکوومەت ئاوڕێکی جدی باتەوە لەو کەسانەی کە داهێنەر و دەستڕەنگینن لە هەر بوارێک و لە هەر پیشەیەکە. سەرەتای دەستپێکردنیە میشانین کە کردوشمە خولیایەکی مناڵیم بوو کە بە مناڵی لە فلیمێکایە لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیە کامبینی کەسێک ئاسنگەرێک داترشێک کارێکی هونەرێکە حەزێکی تایبەتمەوەی بوو ڕۆژە لە ڕژان ئاواتە خوازم کە بتوانم گەورە بم ئەو پیشەی خۆم بەرهەمێنم بنیش بتوانم شتێک لەوە بکەم سپاس بۆ خوا کامڕۆ توانیمە تەنها بەشێکی کەم شتێکی سادە کە دروستکەم ئەو حەزەی کە لە ناخمایە بێمرێنم و بە شانازیشەوە بە ئارکی ئەزانم من لە پێنا وڵاتەکەم لە کوردستان لە هەر کەسێک کە داهێنانی بکەم کە شتێ بکەم و شانازی پێ بکەم بۆ خۆم و بۆ خەڵکی کوردستان و هیوادارم هەر سەرکەوتوو بم. بە بڕوای من مرۆڤ هەر کەسێک زۆر لەوە گەورەترێک کە لە ناخیاتی ئەو شتێک کە لە ناخیاتی بە دڵنیایی و هەوڵی بۆ بدا
ئەتوانێ بەدی بێنێ ئەتوانێت سەرکەوتوو بێت ئەتوانێ و حەزی لە ناخیاتی لە مێشکیاتی ڕۆژ لە ڕۆژان بێنێتە دی بەڵام گرنگ کۆڵ نەدانە گرنگ نییە چەند جار هەڵاکەی گرنگەوەی بگەی بە ئەنجام جارێک نا دوو جار نا 100 جار هەوڵ بدەرەوە من ئەو شتانی کە دروستم کرد لەوانەیە چەند جارە غەڵەتم تیا کردوێ چەند جارە ناومێد بووبووم بەڵام هەوڵم داوە هەر کۆڵم نەداوە هەتا گەشتم بۆ شتێک کە خۆم ئەمەوێت هەر کەسێک کە خولیاک لە مێشکیا بێت لە دڵیا بێ دڵنیا بەوازی لێنێنێتێتی بە هەر جۆر و شێوەیە بە گرنگەوەی کۆڵ نەدەی بتوانی بەردەوام بی لەگەڵی ناخۆشیە چێشی ئازارە چێشی بەڵام گرنگەوەی بگێ بە ئەنجامێکی باش شوێن دەستە دیار بێ داهاتوویە کرد دیار بێ ئەمە مەجموعەکارانی کە دروستم کردووە ئەمەش هەمەڕێکی عسکەریە کە لە فیلمێکی یەکشنەوە بینیم هەمەڕێکی زۆر جوان بوو بەلامەوە هیوادار من دروستی کەم دروستیشم کرد و بەڵام ئەرکێکی زۆرم پێوە کێشا چونکە وردەکاری زۆرە بە بڕای من ئەمانەی کە بیرکردنەوەی هیلاکتەکە کارەکەی خۆی هیلاکن ناکە چونکە کاردێکی وردبینیە و لە هەموو شوێنەکە و وردەکاریە لە هەموو شوێنەکە ماندووبوون و وردەکاری پێوە دیارە ئەمە نزیکی 5 بۆ 6 ڕۆژێکی ویسوە تا دروستم کردووە جاری وایە ئەمەم شوێنێکی چەندجارە لێم کردوەوە پێمە کردووە بە دڵم نەبووە بەڕاستی عەزیەت و کاری زۆرە ڕۆژانە تقریبان 3 بۆ 4 ساعت خەریکی بووم 4-5 ڕۆژ خەریکی بووم 3-4 ساعت خەریک بووم ئیشێکی وردەکارە کۆمەڵە شوێنی وردەکاری هەیە کۆمەڵەشە پێویستی بە بیرکردنەوەیە وانی کە بیرکردنەوەکەی عەزیەتی مێشەوە کارەکە عەزیەتن نادا بەس وردەکاری جۆپەنجەی پێوە دیارە چونکە زۆر وردەکارە هەم لە شێوازەکەی هەم لە جۆرەکەی جاریوە بیر لە شوێنێکی ئەمە بۆ شوێ گونجاوە بۆ شوێ جوانە زیاتر لەگەڵ کامیانە گونجێ ئیشەکان جاری چەند جەستەی هیلاکتەکانە مێشک چونکە بە بیرکردنەوە باقڵ دروستەکرێت ئایا بزانی چی گونجاوە لەگەڵی بەدەگە توێ کارێکی سادە بکەی زووتر تێپەرە بەڵام ئەم جوانی و ئەو دیقەی نامێنێ هەر کارێکە کرا جوانەکەی لە وردەکاریەکەیەتی ئەبێ بە وردەکاری وە جوانی بکردرێ ئیشەڵا لە پلانمایە و لە مێشمە لە داهاتوە ئیشەڵا کە بتوانم ئۆتۆمبیلێک یاد فڕۆکەی یا هەشێک دروستکەی کارەبایی بێ کە بتوانێت سوودی هەبێ بۆ کەسێک بۆ کۆمەڵگایە بۆ مەجموعە کەسێک لە مێشمە لە داهاتوە بتوانم ئیشەڵا پشت بەخوا مەجموعەیەش دروستکەم و داهێنانی گەورەتر بکەم ئایا ئۆتۆمبیلێکی کارەبایی بێت یا مەکانانی کە دروست یەکەم بە کارەباییشکەن کەسێ بتوانێت کۆمەڵگایە بتوانێت سوودی لێ بینێ هیوادارم لە داهاتوە بتوانم ئەوەرکە بگرمە ئاستۆ و ئەگە بکرێت
بەڵازم زانیارێکمان هەیە لەسەر کاریگەریە خراپەکانی درەنگ خەوتنی منداڵ کامەش کۆمەڵی کاریگەری خراپی هەیە لەسەر جەستە و گەشەی منداڵ پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. زیانەکانی درەنگ خەوتنی منداڵ لە شەواندا، تێکچوونی ژەمەکانی خواردن بە تایبەتی لە دەستدانی نانی بەیانی بەهۆی درەنگکەستان کە ئەوە دەبێتە هۆی وەرنەگرتنی بڕی پێویستی وزە لە خۆراکەوە، تێکچوونی سیستەمی بەرگری بەهۆی کەم نووسن و ناڕێکی کاتژمێرەکانی نووسن، هەستکردن بە ماندوێتی و شەکەتی و خەواڵوبوون لە دوای هەستانیشی لە خەو بە هۆی وەرنەگرتنی کاتژمێری پێویستی خەو لە کاتی خۆی، کەمخەوی کاریگەری لەسەر گەشەی منداڵ هەیە و نووسنی زوو زیاتر هانی گەشەی مێشک و جەستە دەدات. درەنگ خەوتن گەر بەهۆی بەکارهێنانی مۆبایل و یاریە ئەلکترۆنیەکانەوە بێت، ئەوە زیانی بەسەر بیرکە و هۆش و زووت و ڕەبوونی منداڵەوە هەیە کە ئەوەش دەرەنجامی خراپتری لێ دەکەوێتەوە. زوو خەواندنی منداڵەکەت واتە پاراستنی لەش ساغی و گەشەی مێشکی. بەڵێ ئازیزان بڕیار بوو لە بەشێکیش لە پرۆگرامەکەمان باس لە ژیانی ڕەوەندی کوردی بکەین لە هەندەران لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا بەگشتی یاخود بە شێوەیەکی گشتی وڵاتانێکەوە وڵاتی خۆمانیەکەی ترەچنەوە بە تایبەتی لە وڵاتیانی ئەوروپی و بە تایبەتیش بریتانیا چالاکەوانێک کاکێ من مەجید بڕیار بوو لەگەڵمان بێ بەڵام ئامادە نەبوو بە شێوەیەکی گشتی چالاکەوانان و هەروەها ئەوانەی کەوا لێرە و لەوێ دەگەڕێنەوە ئێمە پەیوەندیان پێوە دەکەین ڕەوەندی کوردیش لەوێ بەدەیان کێش و گرفتیان هەیە لە کەیسیەکانیان لە هۆم ئۆفیس و هەروەها مۆعیدیان لە بچنە دادگا بۆەوەی بتوانن وەڵام وەربگرنەوە وەروە بە شێوازێکی یاسایی ئیشیان دەستکەوێت فێری زمان ببن کۆلێژەکان بخوێنەوە هەنێ زەحمەتی و مانوبوونێکی زۆری هەیە وەروە لەوێش ژیان بێکێشە و بێگرفت نییە خەمی ئیش و خەمی نان و خەمی ژیان و اینجاوەکم خەمی دووری لە وڵات و لە دای و باوک و خزم و خێزان ئەمانەش کۆمەڵێکی ترخە من سەرباری خەمەکان هیوادارین وڵاتی خۆمان ئەوەندە ئاوادان بێتەوە و ئەوەندە ئارام و ئەوەندە گەنجانمان ئاسوودە بن هیچ کات بیر لەوە نەکەنەوە ڕێگای سەختی غەریبی و غوربەت بگرنە بەر چ لە ڕێگەی ئاو و وشکانیەوە بێ لەلایەکەوە دەبنە قوربانی و دەبنە خۆراکی ماسیەکان لەلایەکیشەوە لە نێو دارستانەکان دەبنە خۆراکی کۆمەڵێک بەداخەوەکو ئەم جارێ کۆتایی بینیمان یانی بەشێکی زۆر لە ئەوانەی ڕەوەندی کوردی لێەوە تێپەڕی بوون لە ناو دارستانەکان بۆی سەختی ژینگەی ناوچەکە وەروە ئاژە لە دڵندەکانەوە زیانی زۆریان مەکەوت بوو یاخوا کوردستان هەراوەدان بێ لایەنە پەیوەنددارەکان بتوانن ئاوڕێکی جددی لە ژیان و گوزەرانی گەنج و سەرجەمچین و توێژەکان بدەنەوە تا هیچ کەس غەریب نەبێت لە خاک و ئاو نیشتیمانی. دەستخۆشان بەڵێ ئازان و خۆشەویستان بارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازم کە سەرجەم بڕگۆ باوتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. خواتان.